ڕۆژی نێوان لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە پەرلەمانی کوردستان لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی پەروەردە بە ئامادەبوونی نوێنەری یەکێتی مامۆستایان بۆ گەڵاڵەکردنی ڕاو بۆچوون و پێشنیازەکان بوو لەسەر چارەنووسی پرۆسەی خوێندن. هەمومان دەزانین ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا ڕوو لە هەڵکشانێکی زۆرە، بۆیە هەمومان هەموو لایەک پێمان وابوو کەوا ممکن نییە لە ئێستادا دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابیان و خوێندکارانی ئازیزدا بکرێتەوە. هەر بۆیەش هەمومان سەرقاڵی ئەوەین کە مەخرەجێک دەرچەیەکی گونجاوتر بدۆزینەوە بۆی پرۆسەی خوێندن بەردەوام بێت و ساڵی خوێندن لە قوتابیان و خوێندکاران نەفەوتێت. هەر لەسەر ئەم ئەساسەش لەوێ گفتوگۆیەکی زۆر کرا بۆی بەدیلێک ببینێتەوە. هەمومان دەزانین یەکێک لە بژاردەکان ئەگەر دەرگای قوتابخانەکاندا بخرێتن بریتە لە خوێندنی ئەلکترۆنی. هیچ یەکێک لە ئێمە لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا تەنانەت لە وەزارەتی پەروەردەش و بەڕێزان لە یەکێتی مامۆستایانیش پێمان وانییە کەوا خوێندنی ئەلکترۆنی جێگرەوەی خوێندنی نێوهۆڵی قوتابخانەکانە. هەمومان دەزانین کەوا ناتوانین لە خوێندنی ئەلکترۆنی 100% تحقیقی عەدالەت بکەین، بەڵام دوو بژاردەمان لە بەردەستن، یان دەرگای قوتابخانەکان بەداخراوی دەمینێتەوە تاوەکو هەڵسەنگاندنی ڕەوشی تەندروستی لە هەرێمی کوردستان لە ماوەی داهاتوودا دەکرێتن، یانیش خوێندنەکە بە ئەلکترۆنی بەردەوام دەبێت. ئەم دوو بژاردەیە لە بەردەستی بەڕێزان لە وەزارەتی پەروەردەن. لە کۆتاییدا وەزارەتی پەروەردە سەرپشکە لەوەی کە ئەم دوو بژاردەیە ئەم دوو پێشنیارە بۆ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بەرز بکاتەوە و لە کۆبوونەوەکەدا ئەوان دواقرار لەسەر ئەم دوو بژاردەیە بدەن. زۆر سوپاس بۆ هەموو لایەکان.